چاودێرانی سیاسی لە کەرکووک ڕایدەگەیەنن لە سەروبەندی کۆتایی هاتنی ئۆپراسیۆنی مووسڵ کورتیس پلانێکی بۆ قۆناغی دوای شەڕی داعش نییە. بەداخەوە تا ئێساکە هەرێمی کوردستان خاوەنی پلانێکی استراتیجی نەتەوەیی نییە کە هەموو لایەک لەسەری کۆک بین، هەموو لایەک لەسەری لەژێر چەترەکە خڕبینەوە پلانەکە ئیتیمان پێ بدەین و درێژی پێ بدەین. ئەوەی کە مای نیگەرانیە ئەوەیە کە ئێستا لە کوردستان تا حدێکی زۆر قۆناغێک ئەگوزارەیە کە ناموسەلزیمترین قۆناغە بۆ لایەنە سیاسیەکان. ئەوە دەبینین ئەو پرۆسە سیاسی کە لە کوردستان بەڕێواتێ یەک دنیا کەم و کوڕیتایە، یەک دنیا عیب و عاریتایە و لە هەمووشی ناخۆشتر ئیدامەدان و درێژەدان بۆ قۆناغەیە. گەرەمە خەبن ئەوەی بەدی دەکرێت کە ئێستا کورد لە عێراقدا تا ئێستا خاوەن بەرنامەیەکی دیاریکراو نییە بۆ ئایندەی خۆی دوای کۆتایی هێنانی شەڕی داعش. پێم وایە هۆی سەرەکی بۆ ئەمە دەگەڕێتەوە بۆ پەرتەوازەی نێوماڵی کوردی و ئەو کێشە سیاسی قوڵانەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە و تا ئێستا چارەسەر نەکراون و خاڵێکی تری گرنگ ئەوەیە هەوڵی لایەنێکی سیاسی کە تاگلایەنە و تاکڕەوانە بڕیار لە پرسە چارە نووسازەکە بدا. پێم وایە ئەم دوو خاڵە هۆکاری سەرەکین کە تا ئێستا کورد نەیتوانیوە بێتە خاوەن بەرنامەیەکی دیاریکراو بۆ ئایندەی خۆی. بۆیە دەبێت ئەم دوو کێشەیە چارەسەرکرێ نێوماڵی کوڕێکرێ و کەسش بیر لەوە نەکات تاگلایەنە و تاکڕەوانە بڕیار لە چارەنووسی هەرێمی کوردستان بدە. فەرماندەیەکی مەیدانی پێشمەرگەش ڕایدەگەیەنێت بوونی پلانی استراتیژی بۆ دوای شەڕی داعش پێویستە و دەشت لێو پلانە باشتر گەڵاڵە دەبێت ئەگەر ناوماڵی کورد ڕێک و تەبا بێت. پلان و نەخشیان هەبێ بۆ دوای ڕزگارکردنی مووسڵ و حەویجەش و ئێستاکانە داعش کەوتنە مەفارەتی بچووک بچووک و پێویستە ئێمە نەخش و پلانی زۆر سەربازیان و عسکەریانمان دەبێ ئەبێ کورد لەوە دەست پێ بکە علاقاتمان لەگەڵ حکوومەتی عێراقی و هاومەنجی باشمان هەبێت لە ڕووی سەربازیەوە بۆی ئەو نەخش و پلانانی کە ئەکرێت لە ئێستاکانە بەداوا لەو ناوچانەی لەبێنی خەتی تەماسی بینی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقیە ئەو خەتامان ئەبێ بە پاژی پارێزین و نێنیم ئەو مەفارزان دزە بکەن ناوچەکانی خۆمان و ئەمن و ئاسایشی ناوچەکە تێک بدەن وەکو بینیمان لەم یەک دوو ڕۆژێ ڕابردوو لە ناوچەی دووبسەوە هاتبوون فتریش پێش ئێستاکانە پەلاماری مەحوەری چواریاندا بوو فتریش پێش ئێستاکانە لە داخۆ دزەیان کردبوو و پێویستە ئێمە نەخش و پلانەکانمان زیاتر یەکدەنگ و یەکڕەنگ بین و لەگەڵ حکوومەتی عێراقی و پلانجی سەربازیمانێ بۆ ڕوبڕنی ئەو نەخش و پلانانەی داعش کە ئێستا بەداوا بەتەمایە ئەنجامی بدات. وەک شارەزانی بواری سیاسی و سەربازی ئاماژەی بۆ دەکەن ئەگەر بوونی پلانێکی استراتیژی بۆ دوای شەڕی داعش بۆ هەرێمی کوردستان بەگشتی پێویست بێت بۆ ناوچە جێناکۆکان پێویسترا بەو پێیە و ناوچانە ناوچەی تەماسن لەگەڵ حکوومەتی ناوەند. لە 3 ساڵی ڕابردوودا پێشمەرگە بە خوێنم شاری پاراستووە بەردەوامیدان بە پاراستنی ئەم شارە دوای شەڕی داعش پێویستی بە پلانێکی استراتیژی نوێ هەیە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.